هاو نیشتمانانی عزیز دەستەیەک بە ناوی گروپی ئاشتی کە لە ئەوروپاوە بەڕێکەوتون لە هەولێر هەمومان دەزانین کە ڕوبەڕووی ئاستەنگی و فشار و شەڕی دەرونی بوونەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە بە تایبەت دەسەڵاتدارانی پارتی دیموکراتی کوردستان ڕێگریان لێکرا ئابڵوقەدران زۆر لەو مرۆڤ پیرۆزانە گەڕێنرانەوە بۆ وڵاتی خۆیان هەندێکیشیان دەستە بەسەر کراون ئەم بەرزە مرۆڤانە پەیامیان هەیە کەمپینێکیان ڕاگەیاندووە بانگەوازیان هەیە بانگەوازی ئەوان کەمپینی ئەوان دەستپێشخەریەکە لە پێناو بەرەنگاربوونەوەی داگیرکەری کوردستان و ئاشتی بۆ کوردستان بۆیە ئەم بانگەوازی ئەم کەمپینە پێویستە سەرجەم مرۆڤە ئازادی خوازەکان هەموو ئەوانەی کە ئاشتی خوازن پشتگیری و پاڵپشتی لە کەمپینەکەی ئەوان بکەن و بانگەوازیەکانی ئەوان بکەنە فاکتەرێک بۆ ئەوەی کە ئەو شەڕە نەخوازراوەی کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت لە بەرامبەر هەرێمەکانی پاراستنی میدیا و گەریلاکانی ئازادی هەڵی بگرسێنێ ڕێگری بکەین و کۆتایی بە مێژوویەک بە قەدەرێک بە چارەنووسێک بێنین. My name is Mechtet Exo and I'm a member of this peace delegation. I came here from Germany and speak on behalf of Genealogy Works at Germany. The first Genealogy conference with participation of women from all parts of Kurdistan was conducted here in the Sargos Mountains. It took place within a cave named after the goddess Ishtar. سەرەتاترین لەم بابەتان لەلایەن ژنانی ئەم ناوچەیەوە کراون و لەلایەن ژنەوە کراوە و لە یەکێک لە ئەوەش کەوتانە کراوە کە بە ناوی خواوەندی ئیشتارەوە ناونراوە. Everywhere here in Mesopotamia we can still find the traces of the matriarchal culture and culture of mother goddesses. لە هەموو شوێنێکی ئەم ناوچەیەدا دەتوانین پاشخانی ئەو مێژووە ببینین کە لەم ناوچەیەدا هەبووە بە تایبەتی مێژووی ژن و خواوەندەکانی ژن. Matriarchal sculptures and temples are symbols of the possibility of an alternative to patriarchy and to all forms of domination. ئەمانە نمونەیەکن بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی دوور لە ژێر دەستەی ژن و بەرەو پێشێنانی ژن بڕەخسێنە. In Western Kurdistan, the roots to matriarchy have been resumed. A women's revolution is developing. لە ڕۆژاوای کوردستان بەهۆی ئەم نمونانەوە کە لە مێژوو کولتوری ئێمەدا هەیە شۆڕشێکی ژنانەوە لەسەر پێیە و بەرەو پێش دەڕوات. The democratic and women's liberating model of self-administration of northern and eastern Syria inspires us in Europe and people all around the world. ئەو حکم و بەڕێوەبردنە ژنانەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریادا هەیە نەک تەنها بۆ خۆیان سەرکەوتنێکی گەورەی و بۆ مرۆڤایەتی بەڵکو لە ئێستاە بووە بە مایی شانازی بۆ ئێمە لە ڕۆژاوا و دەمانەوێت وەکو ئەوان بکەین. Genealogy, women's liberation and a democracy that comes directly from the people are developed in all parts of Kurdistan and within its diverse populations. It is a possible foundation of connectedness and unity. دیموکراسی لە کوردستاندا لە هەموو پارچەکان و شوێنەکاندا دەبینرێ لە نێوان خێزان و ماڵەکاندا هەیە بۆیە ئەمە هۆکاری ئەو داهاتوەیە کە ئێمە بەرەو ڕووی دەڕۆین. Nevertheless, Turkish Erdogan government is an enemy of democracy, of women's rights and of peace. بەڵام لە هەمان کاتە حکوومەت و دەسەڵاتی ئەردۆغان پێشێلکاری مافەکانی مرۆڤ و دیموکراسیە و دیکتاتۆر و فاشستە. Turkey attacked Rojava, occupied Afrin and is now attacking and invading South Kurdistan. Turkish NATO military forces intend to repress and wall back the freedom struggle and the idea that there exists an alternative to the destructions of patriarchy, of capitalism and colonialism. هێزەکانی ئەردۆغان باکووری سووریایان داگیر کردووە. سەرەتا بە ئافرین دەستیان پێ کرد و ئێستاش پەلاماری کوردستانی باشوور دەدەن.
ئەمان نەک تەنیا هەڕەشەیەکی گەورەیە بۆ تورکیا ئەو ئەزمونێکە لە ڕۆژاوا هەیە بەڵکو بووە بە هەڕەشەیەک بۆ سیستمی سەرمایەداری و سیستمێکی پیاوسالاری کە ئەردۆغان و حکومەکەی لێ دەترسن. We all together, from all parts of Kurdistan and the democratic freedom-loving people from Europe and other parts of the world, have to stop the colonialism and military aggression of Turkey. From Genealogy Works, as part of our peace delegation, we are at the side of all social and political organizations that oppose and confront the war of Turkey. ئێمە هەمومان پێکەوە هەموو خەڵکی دیموکراسی خواز و ئازادی خوازی کوردستان و ئەوروپا و هەموو دنیا داواکارین کە پێکەوە کار بکەین بۆ ئەوەی ئەو هێزە فاشیست و داگیرکەری تورکیا لە ناو ببەرین و داوا لە هەموو ڕێکخرا و گروپە جیهانیەکان دەکەین لەم کارەدا یارمەتیمان بدەن. From the perspective of genealogy, particularly, we are at the side of the peace mothers with their white scarves who defend the culture of solidarity and communality. The voices of the mothers of the world carry their resistance up to the mountains of the mother goddesses of Mesopotamia. ئەو دایکانەی کە لە کوردستاندا هەن ئەو دایکە جەرگ سوتاوانەی کە بە سەرپۆشەکانیان و بە شەڕ و بەگریان و بە خۆیانەوە ئەم شەڕە دژی داگیرکاری نوێ و دژی کۆلۆنیالیزمی نوێ دەکەن لە ئێستا لە هەموو ناوچەکانی دنیاوە دەگەڕێتەوە بۆ شاخەکانی میزۆپۆتامیا و بۆ ئەشکەوتی ئەو خاوەندە ژنانەی کە پێشتر هەبوو. The seed of the delicate plant of resistance that slumbers within each of us can arise. It is our task to connect the spirit and power of women and mothers against war, occupation and assimilation from all parts of the world. لە ئێستا کاتی ئەوەیە کە ئەو ڕێگی ئاشتی و جەنگیە کە لە ژنان و دایکانماندا هەیە بیخەینە کار بۆ ئەوەی جەنگ بوەستێنین و هەمومان لە ئاشتیدا بژین.